لەژێر ناونیشانی مسلمانان دەبێ شەڕی دژی رادیکالیزم ڕابگەێنن. محەممەد فەتحوڵا گولەن بۆ ڕۆژنامەی لیمۆندی فەڕەنسی دەنووسێت: چەندە کارێکی گران و نەکردەیە لەسەر دڵم بتوانم بە وشەگەلێک بەیانی ئەو وەحشی گەریە بکەم کە ڕێکخراوی تیرۆریستی داعش و هاوشێوەکانی ئەمڕۆ لە دنیادا ئەنجامی دەدەن. ئەمڕۆ ئەو گروپە تیرۆریستیانە بۆ شەرعیەتدان بە ئایدۆلۆژیا و کارە تیرۆریستیەکانی خۆیان دەخزێنە ژێرپەردەی ئاین و بەو کارەیشیان ملیارد و نیوێک مسلمان وەک من داغدار و دڵتەنگ دەکەن. وەک مسلمانان گەورەترین ئەرچی سەرشانمان ئەوەیە شان بەشانی یەکتر مرۆڤایەتی لەم بەڵایی تیرۆر ڕزگار بکەین لەلایەک و هەوڵی جددی بدەین ڕوە جوانەکەی ئاینەکەمان نیشانی ئەوانی دیکە بدەین و بەم جۆرە ئەو لەکە و ڕەشیەی کە ئەمڕۆ لێی کەوتووە پاچی بکەینەوە. ئەمڕۆ لەوانەیە لە ڕێگەی کۆمەڵێک گوتار و سیمبولەوە بانگەشەی شوناسێکی جیاواز لەوەی لە گۆڕەپانەکەدایە بکەین، بەڵام ڕاستی و دروستی ئەم بانگەشەیە لا تێکەڵاوی پەیوەندی و کایە ژیاریەکاندا دەردەکەوێت و میزداقیەت پەیدا دەکات، چونکە پێوەری ڕاستەقینەی ئیمان لە بری گوتار و دروشم و ڕووکەش ئەو ماناقوڵانەیە کە هەر ئاینێک لەگەڵ خۆی هێناوێتی، ئەویش خۆی لا پارێزگاریکردن و هەستیاربوون بەرامبەر کەرامەت و ژیانی مرۆڤ دەبینێتەوە. وەک مسلمانان ئەمڕۆ دەبێ بەبێ هیچ کۆت و بەندێک و دوور لە هەموو چەند و چوونێک بەگشت ئەو زیهینیەتە ئایدۆلۆژیە تۆتالیتاریەدا بچینەوە کە تیرۆریستان دەیانەوێت لە نێوماندا بڵاوی بکەنەوە و لە بەرامبەر ئەوەدا دەبێ باوەشی فرێڕەنجی و فرەدەنجی بکەینەوە و پەرە بە کللتوری دەوڵەمەندی قبولکردنی جیاوازیەکان بدەین. پێشەموو جۆرە شوناسێکی ئیتنی و ئاینی ئەمڕۆ زیاد لە هەر شتێکی دیکە پێویستیمان بە قوڵکردنەوەی شوناسی مرۆڤبوون هەیە، چونکە زەرمەندی یەکەم و سەرەکی ئەم کردەوانە شەخسیەتی معنەوی ئەو شوناسەیە کە هەمومان کۆ دەکاتەوە و پێی دەگوترێت شوناسی مرۆڤایەتی. ئەو هەوڵاتیە فەڕەنسیانەی ئەمڕۆ دەبنە قوربانی ئەو کردەوە تیرۆریستیانە دوێنێ مسلمانە شیعە مەزهەبەکانی بەیروتی پایتەختی لوبنانی کردە ئامانج و ڕۆژێکی دیکە سوننەکانی عێراق. قوربانیەکانی دەستی ئەم ڕووداوە تیرۆریستیانە پێش ئەوەی هیچ شوناسێکی دیکەیان هەبێ مرۆڤن. مرۆڤایەتی ئەمڕۆ پێویستی تەواوی بە دەربڕینی هەست و سۆس هەیە بەرامبەر ئەو ئازارانەی کە ئەمڕۆ لە هەر چوار لاوە تەوقیان داوە بەبێ لە بەرچاوگرتنی هیچ شوناسێکی ئیتنی و ئاینی. مەحاڵە دوور لەم تێڕوانینە شارستانیەتی مرۆڤایەتی بتوانێ هەنگاوێکی زیاتر بەرەو ئایندە بنێ. وەک مسلمان ئەمڕۆ پێویستە خۆمان لە تیۆری موئامەرە دوور بخەینەوە و ئازایانە و ئازادانە ڕوبەڕووی کێشەکانمان ببینەوە و پەنجە لەسەر هەڵەکانماندا بنین و پێداچوونەوە و لێپرسینەوەیەکی شێلگیرانەی خۆمان بکەین کە داخۆ ئەوە ئەو مەیلەیە کە بۆ ئیستیبدات هەیە یاخۆ ئەوە توندوتیژی فیزیکیانن یاخود گرنگی نەدانە بە گەنجان و نەبوونی پەروەردەیەکی تەندروست بۆیان بووەتە هۆکاری تۆتالیتاریزەکردنی زیهینیەتی دەستە جەمعی کۆمەلگاکەمان و گۆڕینی بۆ چەند گروپێکی خاوەن زیهینیەتی تۆتالیتاریانە. ئایا نەبوونی مافە سەرەتایی و ئازادیە کەسیەکان و سەروەر نەبوونی یاسا و نەبوونی بیر و هزرێک کە هەموو کەس وەک خۆی قبول بکات هۆکارم بۆ دروستبوونی ئەو کەشە و زەمینەی نائومێدی و بەلا ڕێدابرنی کەسانی دیکە بۆ بیرکردنەوە و هەڵسو کەوتی جیاواز؟ ڕووداوە تراژیدیەکانی ئەم دواییەی پاریس جارێکی دیکە پێیوتین هەرچەندە ئەم ڕووداوانە وا دەردەکەون لە ژێر پەردەی ئایندا ئەنجام درابن و پاساوی ئاینیان هەبێ، بەڵام دەبێت چ زانایانی مسلمان و چ مسلمانانی ئەوام بێهێنانەوەی هیچ پاساوێک بەگژ ئەم کردەوە تیرۆریستیە خوێن ڕێژیانەدا بچنەوە و بێ هیچ چەند و چوونێک بەر نەفرەتی بدەن. لە دۆخێکی وەهادا بە تەنها ئیدانەکردن و بەگژداچوونەوە بەز نییە و کۆمەڵگا مسلمانەکان بۆ ڕێگەگرتن لافری و خواردنی گەنجەکانیان لەلایەن تیرۆریستانەوە دەبێت دامەزراوە دەوڵەتیەکان شامبەشانی سەرکردە و پیاوانی ئاینی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەک ئەقڵ و بەیەک لۆژیک هەنگاوەکانیان بۆ بەرگرتن لەم دیاردە نەخوازراوە چڕ بکەنەوە و ڕوبەڕووی بوەستنەوە هەموو ئەو فاکتەر و زەمینە سازیانە لە بەرچاو بگرن کە تیرۆریستان سوودی لێوەردەگرن. لە بەرامبەر ئەمەدا لە هەوڵی دانانی پلان و پرۆژەی گشتگیر و دەستە جەمعی دابن بۆ کۆمەلگا دەبێ پێشوەخت ئەو بۆشاییانە دەستنیشان بکەین کە گەنجان تێی دەکەون و دواتر بەرەو هەڵدێر و نشێوەکان دەیانبات. ئەمەش لە ڕێگەی خزمەتکردنیان بەڕاوێژکردن لەگەڵ خێزانەکانیان و فەراهەمکردنی ژێرخانی بەهێز و تۆکمە بۆیان. دەبێت وەک هاو نیشتیمانی بچینە نێو پەیوەندی و پەیمانێکی پۆزەتیڤ بەرامبەر ئەو دەوڵەتەی کاتیەی دانیشتەجێن و بۆ چوونی خۆمان سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەسەر مێزەکانی لێکۆڵینەوە و گفتوگۆ بەیان بکەین.
گەنجەکانمان باربێنین لەسەر بەیانکردن و دەربڕینی بۆچوونەکانیان لە ڕێگە دیموکراتیەکانەوە. ئاشناکردنی فێرخوازان بە بنەما و تێرمە دیموکراتیەکان هەر لە سەرەتای چوونە بەرخوێندنیان و ئامادەکردنیان بۆ بوون بە خاوەنی نەوەیەکی زەهنیەت تەندروست و تەبا لە داهاتوودا. لە هەموو قۆناغێک لە قۆناغە مێژوویەکاندا لە دوای ئەم ڕووداوە تراژیدیانە بۆچوونێکی زۆر جیاواز و سنووربەزێن هاتوونەتە مەیدان. هەموو ئەو بۆچوون و دەربڕینە دژانەی کە بەرامبەر موسڵمانان و ئاینەکەیان گیراونەتە بەر و شانبەشانی ئەو مامەڵە ئەمنیەتی و پۆلیسیەی کە لەلایەن ئەو دەوڵەتەوە بەرامبەر موسڵمانان گیراوەتە بەر زیانەکەی لە سوودەکەی زیاتر بووە. موسڵمانانی ئەوروپا ئاواتەخوازی ژیانێکی لێوان لێو لە ئاشتی و کامەرانین. سەرباری بوونی ئەو ئاتمۆسفێرە نالەبارەی ئەمڕۆ بۆ موسڵمانانی ئەوروپا هاتووەتە پێش. موسڵمانەکان دەبێت لە ڕێی پەیمانێکی توند و تۆڵترەوە هاوشان و شانبەشانی ئەو دەوڵەتانەی کە تیای دانیشتەجێن بەشدار بن لە بەدیهێنان و قوڵقاندنی سیاسەتێکی کراوە کە تیایدا موسڵمانان باوەشی زیاتر بۆ کۆمەڵگەکانیان بکەنەوە و بچنە نێو پەیوەندیەکی توند و تۆڵتر لەگەڵیدا و زیاتر هەوڵی تێکەڵکردن و دروستکردنی پەیوەندی لە نێوان هاو ئاین و کۆمەڵگاکانیان دروست بکەن. وەک هەموو موسڵمان دەبێت جارێکی دیکە و بە لەبەرچاوگرتنی ئەو سەدەیەی کە تیایدا دەژین و خوێندنەوەی ئەو کاتەی کە تیایداین تێگەیشتنی جیاواز و تایبەت بە سەدەکەی خۆمان بۆ ئیسلام و پراکتیزەکردن و تەفسیری ئەو دەقانەی کە ڕوبەڕوومان دەوەستنەوە هەبێت. ئەمە بەواتای پچڕان و دابڕان لە پرەنسیپە گشتیەکانی ئیسلام نایە. بە پێچەوانەوە بەواتای درکردن بەو لادانانە دێت کە تووشیان دەین و زیاد لەوەش بە درکردنی ئەو لادانانە دەتوانین باشترین شوێنکەوتەی سەلەفی ساڵحی بین و جارێکی دیکە توانای بەخشینی واتا و تەفسیری نوێی تەبا بە ڕۆحی دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانمان ببەخشینەوە. دەبێ ئەو بۆچوونانە بە هەند وەرنەگیرێن کە دەقە ئاینیەکان لە سیاق و سیباقی خۆیاندا دەبڕێت و بە مەبەستی تایبەتی دیکە بەکاردەهێنرێن. دەبێت زانایانی ئیسلام ئەربابی فیکر و ڕۆشنبیران هەوڵ بدەن ئاراستەی بیرکردنەوە و تێگەیشتن لە ئاین بۆ تێگەیشتنێکی گشتگیر و هەمەلایەن ئاراستە بکەن و سەرچاوەکانیشی دیاری بکەن. دەبێت جارێکی دیکە چاوبە و حکم و فتوایانەدا بخشێنرێتەوە کە لە ڕابردوودا و لە سەردەمێکدا دراون کە بەردەوام پێکدادان و دەرچوونی سیاسی و ئاینی هەبوون. باوەڕهێنان بە هەندێ بنەما و پرەنسیپی سەرەتایی ئەساسی ناکاتە ئەوەی بەرامبەر بە کەسێکی دۆگما تێبگەیت. دووبارەکردنەوەی ئەو ڕێنیسانسەی کە موسڵمانان لە فترەیەکی مێژووییدا تیایدا ژیاون و باوەڕیان بە ئازادی فیکر و بیرکردنەوە هەبووە لەگەڵ ئەوەشدا ڕازگۆبوون بەرامبەر ڕۆحی ئاین کارێکی ممکنە و بگرە پێویستیشە. تەنها لەم ڕێگەیەوە و لە کەشێکی لەم شێوەیەدا دەتوانین بەگشت ئەوانەدا بچینەوە کە هانا بۆ توندوتیژی بیری ڕادیکالیزم و تیرۆر دەبن. بەداخەوە لە دوای ڕووداوەکانی ئەم دواییە دەبینم هەندێک کەس سەر لە نوێ و جارێکی دیکە بانگەشە بۆ پێکدادانی شارستانێتەکان دەکەنەوە. ناتوانم لەوە تێبگەم داخۆ ئەوانەی یەکەم جارجاری ئەم بانگەوازە تەرسناکەیاندا وەک پێشداوەریەک ئەمەیان ڕاگەیان یا وەک دەرچەیەک بۆ دەستنیشانکردنی ئاڵۆزی و نەخۆشیەک کە دەشێت لە داهاتوودا ڕووبدات. لەگەڵ هەموو ئەمانە دەبێ باش لەوە تێبگەین کە ئەم جۆرە لێدوان و قسەکردانە لە ئاوکردنە ئاشی تیرۆرستان زیاتر شتێکی دیکەمان پێناڵێت. دەمەوێت زۆر بەڕوونی بڵێم ڕوبەڕوووەستانمان لەم کاتەدا زیاد لە پێکدادانی مەدەنیەت و شارستانیەک ئەیبارەتە لە پێکدادانی شارستانیەتی مرۆڤایەتی و بەربەریزم. وەک هاو نیشتیمانی موسڵمان ئەمڕۆ ئەگەرچی بەرپرسیارەتێکی گەورە و گران ڕووی لێناوین بەڵام نابێ ئەوە لە یاد بکەین کە دەبێ بەشێک بین لە چارەسەر. موسڵمان ئەمڕۆ دەبێت داکۆچی کارێکی سەرسەختی ماف و ئازادیەکان بێت. گەر ئاشتی و کامەرانی ئەوانی دیکەمان دەبێت بەبێ گوێدانە بیر و باوەڕی لایەنە جیاوازەکانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، ئاینی و هەموو ڕەهەندە جیاوازەکانی دیکەوە ڕوبەڕووی تیرۆر ببینەوە و لێی ڕابپەڕین. وەک موسڵمان دەبێت سەر لە نوێ ژیانی خۆمان بە ڕەهەندە جیاوازەکانی بەهانەمر و باڵەکان دیزاین بکەینەوە و ڕوبەڕووی هەموو جۆرە تەفسیر و تەویلێکی ڕادیکاڵانە ببینەوە. ئاگاداری ئەو مەترسیانە بین کە ئەم جۆرە لە خوێندنەوە بۆ دەق ڕوبەڕووی گەنجانی دەکاتەوە و لەوەش زیاتر دەتوانین لە ڕێگەی ئاشناکردنینەوەکان هەر لە تەمەنێکی سەرەتاییەوە بە بەهابەرزەکانی دیموکراسی ڕوبەڕووی تیرۆر و ئەو ئایدۆلۆژیا تۆتالیتاریانە ببینەوە کە تیرۆر پشتی پێدەبەستێت. بەڕێزان ئەوەی گوێبیستی بوون دەقی وتارێکی محەممەد فەتحوڵڵا گولەن بوو کە بۆ ڕۆژنامەی لیمۆندی فەڕەنسی نووسی بووی لە ژێرناوی موسڵمانان دەبێت شەڕی دژی ڕادیکالیزم ڕابگەێنن.